خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. پانۆڕامای ئەم شەومان دابەش کردو بەسەر دوو تەوەردا. تەوەری یەکەم باس لە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین لە پارێزگای نینەوە. یەکێتی ئێستا خۆی مشکماڵ کردوتەوە لە پارێزگای نینەوە، ئەوێت تەنانەت ئەوانەی دەوروبەری مووسڵیش و پێکهاتەکانیش و ئەوانەی ساڵانێکی زۆرە دەنجیان نەگەیشتوە یەکێتی ببێتە دەنجی حەقیقیان. زانین ئێوە لە سڕوێکەوە بێت تەنها شیعارات و دروشمەیان کردداری لە پشتە بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز ئاراز محەممەد ئاغا ئێپسای مەڵبەندی نینەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانمان کردووە بەڕێزیان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. کاگارا سڵاو لێبێ ئەم کاتت باش سپاس بۆ بەشداریت لە پانۆڕامادا. سەرەتا دەمەوە پرسم ئایا ئێوە توانیوتانە بە شێوەیەکی بەربڵاو مەسەلەن لە دوای 2014 و پێش ئەو کاتەش بەڕاستی غەدرێکی زۆر تەنانەت لە عەرەب لە مەسیحی لە کلتو ئاشور لە ئێزدی لە شەبەک لە کاکەی کراوە. ئێوە توانیوتانە ببنە دەنگ و ڕەنجی ئەوان؟ سڵاو کاکەزانە، سلااو لە بینەرانی کەنالی کورسات. دیارە پارێزگای نیناوە پارێزگایشی گەورەیەوە ڕۆڵێکی گرنگی هەیە لەسەر ئاستی عێراقەوە. ئێمە ئەو پێکاتانەی کە ئێستا لە شاری مووسڵ هەیە بە هەموو پێکاتەکانەوە لە ئێستادا لە دەوری یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوتنەوە و یەکێتی نیشتیمانی کوردستان توانیتمان کە بەو ڕێبازە حەقیقی و ڕاستەقینەی سەرۆک مام جەلال کە هەمیشە پاڵپشت و پشتیوانی پێکاتە جیاجیەکانی عێراق بووەوە لە مووسڵی شارێکی فڕە پێکاتەیە کە هەم بە عێراقی بچووکراو ناوی دەنێنەوە. لە ئێستادا یەکێتی نیشتیمانی کوردستان سەرجەم پێکاتەکان لە شاری مووسڵ لە پارێزگای نیناوە بەگشتی ڕۆلیان هەیە لە ناودام دەستگاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی نوێنەرانی داهاتوو هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاش هەموو پێکاتەکان بەشداریان لە لیستەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان کرد. و یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵێکی کاریگەری هەیە لە ئەنجومەنی پارێزگای شارەکە و لە تەشکیلکردنی حکوومەتی نوێی خۆجێیی شارەکە و لە خزمەتکردنی پێکاتە جیاجیەکانی شارەکە و ڕۆژانە کۆبنەوە گشتیەکان و ئەساسیەکان لە بارەگای مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێت و بۆ تشکیلکردنی حکوومەتی خۆجێیی بە هەمان شێوەوە یەکێتی نیشتیمانی کوردستان دەورێکی کاریگەری هەیە و ئێمەش بوونیتە پارسەنگ لە نێوان هەموو هێزولایەنەکان بۆ بتوانین ئەم شارە بگەڕێنەوە شار ڕێگە ئاساسیەکەی خۆ و تەبیعیەکەی خۆیەوە خزمەتی زیاتری پێکاتەکان بکرێتەوە لە بە دڵنیاییەوە لەو ماوەی ڕابردووش شار و شارچکان بەگشتی خزمەت کراوە کۆمەڵێک ئاواخر ماوە بەداخەوە کاندێک ڕێگری هەیە لە دانانی بەشێک لە بەڕێوەبەری نەحی و قایمەقامەکان بە تایبەتی برای ئێزدیەکان و شنگال کێشە هەیە تا ئێستا خزمەتگوزاری بە پێی توانن جێبەجێ نەکراوە. ئەویش هەندێک لایەنی سیاسی ڕێگری لەم دانانی ئەوە دەکەن ئینشاڵڵا ئەم گرفتانەش بە هیمەتی هەموو لایەک چارەسەر دەکرێت کۆتایی پێدەین. بەڵێ کاک ئاراز، ئێستا ئێوە وەکو یەکێتی بە لیستی 222 بەشداریدان نەکردووە. ئەم لیستە چی تێدایە لە ناو لیستی ئیتیحاد ئەهل النینەوە؟ بەتاکید لیستی ئەم جارە یەکێتی نیشتیمانی کوردستان بە لیستی ئیتیحادی ئەهل النینەوە بە ژمارە 281 بەشداریمان کردووە و ئەم لیستە پێکاتووە لە کورد لە هەموو عەشایرەکان لە شەبەک کاکەیی مەسیحی یەزیدی برا عەرەبەکان بە هەموو پێکاتەوە عەشایرەکانیەوە و تورکمان ینی کەواتە بە کۆکراوی بە کورتی سەرجەم پێکاتەکانی شاری پارێزگای نیناوە لەناو ئەو لیستەدا هەن لە قەزای مەخمورەوە تا دەگەشتە قەزای سنجار و دەوروبەری و تا سەرجەم قەزا و نەحیەکان و سەرجەم پێکاتەکان لە نێو ئەم لیستەدایە ناوەکەی کە ئیتیحاد ئەهل النیناوە ینی یەکگرتووی خەڵکی شاری نیناوە هەموو بەتاکید لە ناوەکەی لە خۆتی و هەموو پێکاتەکانی شاری مووسڵ لە خۆ دەکرێت و ئەم کاندیدانی کە هەمانە کەسانی بەتوانان و لێ هاتوون لە پێکاتەکان کە باوەڕیان بە بەرنامە و پرۆگرامی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە و باوەڕیان بە بەرنامە و پرۆگرامی لیستەکە هەیە و باوەڕیان تەواویان بە جەنەبی سەرۆک باپڵ هەیە کە دەتوانین نوێنەرایەتی ڕاستەقینەی پێکاتەکان بکات لە شاری بەغا. بەڵێ بەڕێز کاک ئاراز، ینی لەوێ معاناتێکی زۆر هەیە بە تایبەتی لە ساحلی مووسڵ و ئەوانە بەهۆی شەڕەکانی داعشەوە و پێکاتانش زۆر زار هەستیان بە غوبنێ کردووە، سان بە بێکەسی کردووە. مەسەلەن ئێستا چاویان لەوەیە کە یەکێتی کەسیان بێ، یەکێتی دەستی بەوە کردووە کە یان
ئەو حساسیان لا دروستکە و هەستیان لا دروستکە کە بەڕاستی کەسی ئەوانە جا لە ڕووی کردارەچی نەوەک مەسەلەن تەنها بەکردنەوەی کۆمیتەیەک بێ یان لەقێک بێت لە یەکێتی نیشتیمانی کوردستان لەو ناوچانە بەڵکو بزانن کە یەکێتی دەنگ و ڕەنجی ئەوانە دەکەمەگە ڕۆژێک جەنابەت بێ بۆ بارەگاکەی ئێمە دەبینی دڵنیاییەوە ئێمە دەنگ و ڕەنجی ڕەسەنی خەلکی شارەکەین و ڕۆژانە ئێمە بە دوای چارەسەکردنی کێشەکانی چە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانمان تو ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکان و کێشەکانی بەندیخانەکان و کێشەکانی وەزارەتەکانی تر و پێکاتەکان تەنانەت گەڕانەوەی برا کوردەکان و چارەسەرکردنی ئەو کێشانەی کە لە بازگەکان دروست دەبێت بۆ کوردەکان دەوروبەر کە دێن ئەم کێشانەی کە لە دام و دەستگا حکوومیەکان هەیە ڕۆژانە لە بەیانی و تا سەعات 8 بۆ تا کۆتایی دەوام ڕۆژانە هەموو هاوڵاتیەکان خۆتان دەزان لە ئێستا کە گوێیان لێمە هاوڵاتیەکانی دەوروبەری مووسڵیش کوردەکان و پێکاتەکان تریش باش دەزانن ڕۆژێک لە ڕۆژان پرسیارمان نەکردێت تۆ سەر بە چلایەنێکی هەر کەسێک ڕووی لە بارەگاکەی ئێمە کردوێ بە دڵنیایەوە کێشەکەمان بۆ چارەسەر کردیەوە بە هەر مەهماکان هەر ئەوعاقلێکەبی هەر کێشێکەبی بۆ هاوڵاتیانی خۆشەویستی پارێزگای نیناوە بە تایبەتی ئاوارەکان کوردە ڕەسەنەکانی شاری مووسڵ کە چەندین معاناتیان هەیە لە ئێستادا بە دڵنیاییەوە ئێمە بوونیتە خزمەتکاری گشتی و دڵنیا بن ئەمە هەر ڕێبازەکەی سەرۆک مام جەلالەوە ئەو قسانەی کە دەکەم هاوڵاتیان گویان لێ دەزانن کە ئێمە پارێزەری ڕاستەقینەی ئێوانن کە دەزانن ئێمە و ئەندامەکانی ئێمە لە ئەنجومەنی پارێزگاوە خۆمش و هەواڵان و کادیرەکانی ئێمە ڕۆژانە هەرچەند کەسێکمان بەرە و دائیرەیەک دەڕن بۆ چارەسەرکردنی کێشەکانی خەڵک خۆتان دەزانن ئەم شارە لە دوای هاتنی تیرۆسانی داعش ڕۆتینات زۆری تێدا هەیە بە تایبەتی بۆ هەموو بۆ شتێکی بەسیت ڕۆتیناتی زۆر تێدایە ئەمە لە هەموو پێکاتەکانەوە هەموو خەڵکانی کە پێویستی بە ئێمە دەبی بە دڵنیایەوە بە خەمداواکاریەکانیان خۆتان دەزانن کۆمەڵە خەڵکی زۆر لە بەندیخانەکان سزن ئەمانە کێشەی زۆریانەیە عایلەکانیان بە دڵنیایەوە دەستی هاوکاری تاوامان بۆیان درێژ کردووە لە ڕێگای برای بەڕێزم کاکە خالد شوانی وەزیری عەدڵ کەمە کێشێکی گەورەی پارێزگای مووسڵە لە بابەتی بەندیخانەکان ئەمە گەورەترین کێشەی ئێمە درێغیمان نەکردو شەو ڕۆژ لە کێشەکانی تر کە پێیوەستە بە وەزارەتی عەدڵ تەنفیزی عەدلی و دایرەکانی تر زۆربەی کە پێویستی بەوە بێکرا کە مووسڵ 5 میلیۆن کەسە زۆربە ینی زیاتر کراوە دایرەکانیان دابش کراوە بۆ بتوان خزمەتی هاوڵاتیانی کوردستان هاوڵاتیانی پارێزگای نیناوە بکەن کە ئێمە ڕۆلی ئەساسمان هەبووە وەرە دام و دەستگا حکوومیەکان دام و دەستگا ئەمنیەکان بۆ یەکێت نیشتمانی کوردستان ئێمە وەکو یەکەم حیزبیش بوونە کە گەڕایتنەوە پارێزگای نیناوە کوردێکی زۆریش لەو ماوەیە کە ئاڵاکانی یەکێتی نیشتمانی کوردستان و بارگای یەکێتی نیشتمانی کوردستان دەبین کە لە ڕابردوش لە ساڵی 2023 تا 2014 پارێزەری ڕاستەقینەی کوردەکان و پێکاتەکانی تریش بووە خەڵکەشی زۆر ڕێک کردووە ئێمە هەمیشە خۆمە بە خزمەتکاری کۆمەڵانی خەڵکی کوردستان و پێکاتە جیاجیەکان زانیوە بە دڵنیایەوەش هەمان ڕێبازەوە جەنابی سەرۆک باپڵ دەیان جار دووبارەی کردوتەوە کە ئێوە کاری ئێوە ئیشەکانی ڕۆژانەتەن تەنها خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستانە لەو منتیقە ناوچە جیاجیەکان و ناوچە جێناکۆکان و پێکاتەکانی تریش کە پێکاتەی ڕەسەنی شاری مووسڵ و دەوروبەرینە دڵنیان دەکەینەوە کە ئێمە هەمیشە ئەم ڕێگا ڕاستە هەر لە بژێرین و هاتوین بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی خۆشەویستی ئەم شارەوە قەت هیچ جارێکی تومحیشی یەکێتی نیشتمانی کوردستان و هیچ کۆمپانیایکی ئێمەوە هیچ کادیرێکی ئێمە شریکاتی یان کۆمپانیایکی ئێمە داوای هیچ شتێکی لە پارێزگای نیناوە نەکرد وەکو لایەنەکانی تر تەنها ئەوەی ئێمە هەمان بوون و دەیکەین خزمەتی کۆمەڵانی خەڵکە بەگشتی و پێکاتە جیاجەکانە لەم شارەوە بەردەوامیش دەبین ئەمە ڕێگا ڕاستەکەی و ڕێبازی سەرۆک مام جەلالە کاگاراز انشاءالله دەرفەت بێ دێمە خزمەتت حەزەکەم ڕۆژێک بێم ئەو دەمێک کە بەنیازیشی ماشەڵڵا هەر انتخابات بە دوای انتخاباتە کاگاراز باسی ئەوەت کرد کە لە ئیدارەی نوێی مووسڵ نینەوە هەوڵ هەبوو بەڵام تا ئێستا ناکۆچی هەیە و ڕێگری هەبووە ئەو ڕێگریانە چین ڕێگری یاساین ینی ڕێگری سیاسین بە تاکید ئەمە ڕێگری سیاسین ڕێگری یاساینین چکە بەڕاستی قەزای شنگار قەزایەکی گرنگەوە تا ئێستاش هاوڵاتیانی لە ناو کەمپەکان دەژین و حکوومەتی عێراقی میزانێکی گەورەی بۆ پارێزگای نیناوە داناوە بە تایبەتی ئەو میزانی متراکمی کە داعش تێدا بۆ چەند ساڵە هەموو متراکم و ئەگەر بەهاتە کۆدەنجی و هاودەنجی هەبوایە
ئیدارەی سربەخۆ ئیدارەی شنگار دەست بەکار بۆ ئێستا پرۆژەی زۆر گەورە دەکراوە بۆ ئاواداکردنەوە ئەم شارە بەڵام بەداخەوە ڕێگرێ سیاسەکان وایان کردووە پێیان وا بوو ئەو خەڵکانی کە ئێستا دانراون بۆ قایمەقام و بەڕێوبەری ناحیە خەڵکی تێکۆشەری شارەکەن و ئەم کەسانە بوون کە بەرگریان لە شنگار و شنگاریەکان دەکرد لە سەرسیایی شنگار لە کاتی ڕوبەڕوونەوە تیرۆستانی داعش و دڵنیام ئەمانە دەتوانن خزمەتی شنگار و شنگاریەکان و ئێسدیەکان بکەن و شنگار منتیقەیەکی گرنگە بۆ کورد و کەمکردنەوەی دەنگەکانی کورد لەم منتیقەیە خەتەرە لەسەر ئایندەی ناوچەکەوە دەبێت بیرێکی جدی بکرێتەوە ئەم ڕێگریکردانە ڕێگریکردنی ئاسایی نین و زەرەر بە منتیقەکەەوە کورد و منتیقە ئێسدیەکان دەگەێنێەوە لە ئایندا نفوزی کورد کەمتر دەبێتەوە لەو منتیقانە کە چەند لە ناوچە جێناکۆکان ئێستا کورد وەزعی زۆر باش نیوە نفوزی کەمتر بووە بەڵام ئەگەر ئەم سیاسەتە گوێ نەگرتێن و نەبوونی تەفاهۆم و لێکتێنە گەیشتن و هەموو شتێک بە حەڵال بۆ خۆت بزانیت وە هیچ کەسێک بە شیریشی خۆت نەزانی ئەمە زۆر خەتەر دەبێت لەسەر ئایندەی ئەم منتیقەیە بۆیە تەمەنا دەکەین برادران بتوانن بێن پێکەوە دەستی هاوکاری درێژ بکەن پێکەوە بتوانن ئەم قۆناغا دەرباز بکەین چکەم قۆناغا کێشەکەیان لەسەر کێشەکە لەسەر چییە مەسەلەن بە دیاریکراوی ئەوەی کە تا ئێستا بۆ نمونە بەڕێوەبەری ناحەی سنوون قایمقامی مەخمور مەسەلەن وان چێ بزانم دەست بەکار بوو ینی ئەمە ئەمانە چێشە ئەساسێکە چێشە ئەساسێکی ئەوەیە برادرانی پارتی ڕازینین بە بەرکەوتەکەی خۆیان ئێمە ئەلبژاردننی ئەنجومەنی نوێنەران ئەنجومەنی پارێزگامان کرد هەر بژاردننی ئەنجومەنی پارێزگا پارتی دەنگەکانی دابەزی کورسەکانی بۆ 4 کورسی دابەزی بەپێی ئەم بەرکەوتانە بێت 4 بۆ 5 قەزا و نەحیی بەردەکەوی بەڵام لە ڕابردوو 21 قەزا و نەحیی لە دەست بوو وحدەی ئیداری دەست بوو نهاتن لەگەڵ ئێمە ئەتیفاق بکەن و مقاتەعەیان کرد ئێستا نایانەوێت دەیانەوێت دەڵێن ئێمە دەبێت هەر وەکو ڕابردوو 15-20 وحدەی ئیداریمان دەست بێ ئەمەش ینی بەڕاستی بۆ ئێستای بارودۆخی نوێی شاری مووسڵ ئەمە جێگای قوبولکراونی و ناشکرێت دەرئەنجامەکەی دەبێتەوە قەت هەمیشە پێیان زۆر پێیان ئەستەمە بڵێن کاکە یەکێتی نیشتیمانی کوردستان شیریکی ئێمە پێکەوە بە ئەو شوێنانەی کە ئێمە لە بەرکەوتەی ئێمە زیادە بدرێتە بکەوێت بەر یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوە بەڵام ئەوان قەت پێیان باش یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوە بەڵام ئەمە شتی خراپی دروست کردووە وای زەرری بە منتیقە گەیاندەوە بە دڵنیاییەوەش ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەمە بەرکەوت و شایستەی یەکێتی نیشتیمانی کوردستانە بە دڵنیاییەوە قەت تەنازول لەسەر ناکەین ئەمە شتێکی یاسایی و دیموکراسی و هەڵبژاردنەکە بە ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستاندەوە لە کۆتا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە ناو شنگار و دەوروبەری زۆربەی ئەو شوێنانە ئێمە و پارتی هاوسەنگ بوونە لە هەڵبژاردنەکان جگە لە کەمپەکان لە ناو شارەکە لە ناحیەی سنوونێ ئێمە دەنگی زۆرمانی ناو لە هەندێک شوێن لە پێش پارتی دیموکراتی کوردستانیش بینە بۆیە ئەم بە مافی خۆمان دەزانین ئێمە داوای بەڕێوەبەری ناحیەی سنوونێمان کردیە ئەم ناحیە وەرگرین و قایمەقامیش لە لای کۆتی ئێسدی داوای کردووە و بەنسبەت قەزای مەخمور کەمە مافی خۆمانە داوامان کردووە چکە جگە لەم دوو شوێنە کە ئێمە وەرگرین پارتی هێشتا حەبد وحدەی ئیداری لە بەردەست بنی بۆیە ئەمە بەرکەوتی هەڵبژاردنە دەبێت وەکو خۆی جێبەجێ بکرێت و پارێزگای نەیناوە ئێمە لە ئەنجومەنی پارێزگا و لە سیاسەکان کۆبنەوەمان دەبێت چەند هەفتەی داهاتوو ئینشاڵڵا گەر بەهۆی سەرقالی هەڵبژاردنەکانی بە مۆزوعەت تاوتێ دەکرێت و دەبێت وەکو خۆی جێبەجێ بکرێت قرارەکانی ئەنجومەنی پارێزگا و بڕیاری دادگای باڵای فیدرالی باش کاگاراس بەڕێستان لەوەی کە نوێنەری لەگەڵ فاڵەکان نوێنەراتی چێتی دەکەن شەرتان شەڕی ململانەی پارتێکی سیاسی وەک بۆ نەوەکو پارتیان بەڕاستی ئەوە دەتانەوێت کوردایەتی بکەن وڵای ئەمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو ناوچە جێناکۆکان دەستی هاوبرایەتی و تەباییمان درێژ کردو بۆ پارتی ئەوان ناتن لە هەم لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک و هەم لە پارێزگای نەیناوەش و مێژوو شایەت و باش خۆشیان باش دەزان لەم بابەتە و ئێمە کوردایەتیمان کردووە خزمەتی هەموو ناوچە جێناکۆکانمان کردەوە کاری باشمان کردووە ئێمە ئێستا لە شاری مووسڵ لە ناوسەتەری شار هەموو خەڵک باش شایدیەوەدا کە ئێمە زۆرترین ڕکابەریمان لەگەڵ هێزە سیاسیەکانی شیعە و سوننە هەیە نەک لەگەل کورد ئێمە
من دەیان جاریش گوتمەوتم ئێمە دەبێت پێگەمان لە ناو سنتەری شارە و بەهێزکەینەوە بەدڵنیایەوە بۆ کوێچێتی نیشتمانی کوردستان قەت پێماوە نییە لەسەر حسابی یەکتر لەسەر حسابی کورد کورسیەکان بین تەنها ئێمە دەمانوێت وەکو یەکێتی نیشتمانی کوردستان شەریکێکی حقیقی پارێزگای نیناوە بین و لە هەموو شارەکە دەنگ ببین و سنگ و پێگەی کورد و پێگەی پێکاتەکانیش بپارێزین لەم شارەیە. بۆ ئەو هەڵبژاردنە بەنیازی چین بە تایبەتی کە نوێنەری کاکەی و مەسیحی و هەموو لە ئێزدی و شەبک هەموو لە ناو لیستی اتحاد ئەهل نینەوەدایە. بەدڵنیایەوە ئێمە بەدڵنیایەوە لەم کەناڵە خۆشەویستە ئێوە ڕادەگەنم یەکێتی نیشتمانی کوردستان و لیستی اتحاد ئەهل نیناوە چۆن لە ئەنجومەنی پارێزگا 100% دەنگەکانی زێدە کرد بەدڵنیایەوە ئەم هەڵبژاردنش دەنگەکانمان زۆر هەڵدەکشێت و زیاد دەکا و یەکێتی نیشتمانی کوردستان پێگەیەکی بەهێزی هەیە لە پارێزگای نیناوە و ئەم پێگە بەهێزی خۆ دەپارێزی و بەرەو پێشەوە دەڕۆین و دەنگەکانمان زۆر زیاتر دەکات لەوەی ئەنجومەنی پارێزگا و یەکێتی نیشتمانی کوردستان هێزێکی باوەڕ پێکراوی جەماوەری شاری مووسڵە بە هەموو پێکاتەکانەوە برا عەرەبەکان کاکەی شەبەک یەزیدی تورکمان مەسیحی هەمویان باوەڕێکی تەواویان بە ڕۆڵ و ئەدای یەکێتی نیشتمانی کوردستان هەیە بە سەرۆکاتی جەنابی سەرۆک باپڵ و ئێمەش پێمان وایە خزمەتکردنی پێکاتە جیازیەکان لەم شارە ئەرچی خۆمانە و دەبێت بەو پەڕی توانا و بەو پەڕی هێزەوە بتوانانی خزمەتی ئەم شارە بکەین چۆن لە هەلبژاردننی ئەنجومەنی پارێزگای نیناوە کە پاداشتیان کرد دەنگی زۆریان پێداین دڵنیان ئەم جارش کە پارێزگای نیناوە پێکاتە جیازیەکان دەنگ بە لیستەکەی یەکێتی نیشتمانی کوردستان لیستی اتحاد ئەهل نیناوە بە ژمارە 281 دەدەن و دەنگێک دەدەن کە شایستەی مێژوو قورباندانی یەکێتی نیشتمانی کوردستان بێ ئێمە لە پارێزگای نیناوە تەنها لەو بارەگای ئێستا کە من تێدەمە 500 شەهیدمان زیاتر هەیە کادر و ئەندامانیەتی جگە لە دەور و بەر و پێشمەرگەکانمان لە ئازادکردنی شاری مووسڵ لە تیرۆسانی داعش ئەفسەرەکانمان لە چای باشوقا لە مەخمور لە شنگار لە دەشتی نیناوە کە لە هەموو شوێنێک پێشمەرگەکان و ئەفسەرەکانی یەکێتی نیشتمانی کوردستان پێشک بۆ بەڵام لە دوای 2045 لە کاتی قاعیدە و هاتنی تیرۆستان یەکێتی نیشتمانی کوردستان هەمیشە ئەو شارە ڕۆبەڕووی پەلاماری دژمنانەی قاعیدە و تیرۆستان و پاشماوەکانی بۆ دایان کادیر و هەواڵی توی کۆشەر و ئەندامانی ئەنجومەنی پارێزگا و قەزاوان شەهید بۆ بەداخەوە ناو مەڵبەندەکەمان ڕۆژانە تۆپباران دەکرا ئەمانە ئەوەی ئێستا هەیە بەرهەمی خوێنی شەهیدەکانمانە و متمانەی جەماوەری پارێزگای نیناوەیە بە یەکێتی نیشتمانی کوردستان و دڵنیان شەندەکەینەوە ئێمە کە لە پێیان دەڵێن کە ئێمە ئینشاڵڵا ئەو متمانێک کە بە ئێمەتان داوە متمانەکەتان بەهێزتر دەکەین و دەتوانین خزمەتکار و باوەڕ پێکراوی ئێوەی کۆمەڵانی خەڵکی کوردستان لەو منتیقەیەوە تەواوی پێکاتەکانی پارێزگای نیناوە باشە بەڕێز کاکاراس مەسلەی چارەسەر نەکردنی ئەو مەسلەی بەڕێوەبەری ناحەکان و بەرکەوتەکان کاریگەری لەسەر دڵ و دەرونی خەڵکەکەتان دروست ناکە مەسەلەن بڵێت ئێمە لە ڕژاردننی ئەنجومەنی پارێزگا متمانەماندا یان لە هەوڵی بەردەوامدان بۆی ئەو ئستحقاقە جێبەجێ بکەن و ئەمە بە تاکید لە هەولی بەردەوام داین ئەم شتانە گیس پێگەی یەکێتی نیشتمانی کوردستان نادا و خەڵک دەزانن و شنگاریەکان دەزانن کە ئێمە لە کاتە هەرە تەنگانەکان پشتیوانیان بووە و ئێستا ئەوان باش دەزانن ئێمە نین ڕێگرین لە جێبەجێ نەکردنی ئەم کارانە و ئەوانەی کە ڕێگرن دڵیان عقوبەی ئەوان دەکەن نەک یەکێتی نیشتمانی کوردستان ئێمە هەموو هەنگاوەکانی خۆمان هاوێشتەوە و بەردەوامیش دەبین و دڵنیان دەکەینەوە ئەم مافەکی سەرەتایی خۆیانەوە مافێکی دەستوری و یاسایی و قانونیە کە هەم ڕێکارە یاسایەکانی خۆی ئەنجومەنی پارێزگای بڕیەوە دەنگدان و دواتر لە دوای تانەکان کە لە دادگای باڵای فدرالیش کە پسند کراوە بۆیە بەدڵنیایەوە دەبێت جێبەجێ بکرێت و ڕێکارە یاسایەکانی خۆ ببڕێت و جێبەجێ بکرێت لەمە زیاتر تاخیر نەکرێت و دڵنیا بن چۆن لە پارێزگاریکردنیان یەکێتی نیشتمانی کوردستان پێشەنگ بووە لە خزمەتکردنیش پێشەنگ دەبین و هەر پێشەنگیش بنن. بەڕێز کاگاراز بۆ مەسیحیەکان کە بەڕاستی مەسەلەن زۆر جار غەدریان لێکراوە یان لە منتیقەی حەمدانیە و دەوروبەری ئێوە تا چەند ئیتمینانێکتان پێداون کە بەڕاستی دەبنە پارێزەریان دەبنە بەرگریکاریان وەک چۆن ئەوەی پێشمەرگەکانتەوەکو باست کرد هەم لە منتیقەی شنگال و هەم لە ناوچە مەسیحی نشینەکانیش بەرگریەکی گەورەیان کرد ئێستا لە ڕووی سیاسی و تەنانەت خەدەماتیشەوە ببنە باوەشێک بۆیان. جارێ ئێمە باز پەیوەندەکان بکەمەوە یەکێتی نیشتمانی کوردستان پەیوەندێکی بەهێزمان هەیە لەگەڵ پێکاتەی مەسیحی. پێکاتەی مەسیحی
پێکاتێکی ئەساسی پارێزگای نەیناون لە سنتەری شار هزاران ساڵە کەنیسەیان هەیە و گەڕەکی تایبەتی خۆیان هەیە و لە دەوروبەریش کەنیسەکان و پەرستگاکانی کەنیسەکانی ئەوان کە مێژوەکەی سەدان ساڵە و ئێمە پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەوان پەیوەندیی بەردەوام بوو بەردەوامەکە لە سەردەمی جەنابی سەرۆک مام جەلالەوە کە هاوکاری و پشتیوانیان بۆ هەمیشە و لە ئێستاشدا ئێمە ڕۆژانە پەیوەندی بەهێزمان هەیە کە بۆی بگەڕێنەوە سەر ماڵ و حالی خۆیان بەشێکی زۆریان گەڕایتنەوە لە ئێستادا قەزای حەمدانیە و نەحیەی بەرتڵڵا و قەزای تلکە بەشێکی زۆری پێکاتی مەسیحی تێدان و گەڕایتنەوە و لە ناو سنتەری شاریش بە هەمان شێوە گەڕایتنەوە ئێستا هیچ شتێک نەماوە کە بڵین خەتەرە لەسەر پێکاتی مەسیحی لە شارەکەەوە هیچ تاریدێکی ئەمنی لەسەریان نییە و بە شێوەیەکی ئارام و ئاشتی دەژین و ناوچەکانیان احتیمام پێدراوە لەلایەن حکوومەتی خۆجهێی شارەکە و خزمەتی باشی بۆ کراوە لەو ماوەی و ئەگەر ئێستا بچی لە قەزای حەمدانیە تەماشاکەی خزمەتی زۆر باشیە هەموو شتێکی لۆ دابین کراوە زۆربەی ئەو شتانی پێداویستانەوە لە شوێنەکانی تێژوە من خۆشحاڵم بەوە کە دەبینم هەر مەراسیمەیەکیان هەر بۆنە و یادێکی برا مەسیحیەکان هەیە لە پارێزگای نیناوە هەموو پێکاتەکانی شار با کورد عەرەب یەزیدی هەموو حیزبەکان بە کۆمەڵ سەردانیان دەکە کەمە وەکو خۆشەویستیەک بۆ پێکاتەی مەسیحی و ئەوانیش کە چەندین ساڵە هەزاران ساڵە ئێمە و برا مەسیحیەکان پێکەوە ژیانن و بەدڵنیاییەوە هەر بەو شێواسە دەمینێت و ئتمینانیان پێ دەدەین کە مافەکانیان پارێزراو دەبێت و دەتوانین بەرگری کارێکی ڕاستەقینەی برا مەسیحیەکان بین لەم بەڵێ کاگاراس لە سەرەتای وتاری دەست پێچی بانگەشەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان باسی لە پێکاتەکان کرد ڕۆڵی گرنگجیوانی باس کردەوە وتی تەنها یەکێتی نیشتیمانی کوردستانە دەتوانێت بتان پارێزێت ئەم لێکەوتەی ئەم پەیامەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک بافڵ چەند پاڵپشت بوو بۆ ئێوە کە بتوان دەستکراوەتر بن بەدڵنیاییەوە جەنابی سەرۆک بافڵ کەسێکی خۆشەویستە لە ناو پارێزگای نیناوە من بێ موجامەلە ڕۆژانە دەیان کەس پەیوەندی پێ دەکات دەڵێ دەمەوێت بە خزمەتی جەنابی سەرۆک بافڵ بکەون پیاوێکی ڕازگۆ و ئازایە و کەسێکە بە شوێن پێی و ڕێبازەکەی سەرۆک مام جەلالە و توانیتی تەنانەت عەرەبەکانیش ئێستا قەنەعەتیان لەو دروست بووە کە دەڵێم کێشانەیەکی سا لە نێوان هەرێمی کوردستان و عێراقیش هەیە ڕۆلی گەورەی سەرۆک بافڵە کە توانیتی چارەسەر بکە بۆیە زۆر خۆشحاڵن بە جەنابی سەرۆک بافڵ و پێیان وایە کە ئەمە وەکو سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێگا ڕاستەکەی سەرۆک مام جەلالی هەڵبژاردووە بووە ئەم ڕێبازە و ئەم پەیامانەی کە پاراستنی پێکاتەکانە زۆر بەدڵیانەوە پێیان وایە تەنها ئەمە دروشم نییە بەڵکو ئەمە حەقیقەتێکی جەنابی سەرۆک بافڵەوە دەیەوێت کە خزمەتی تەواوی پێکاتەکان بکەوە داکۆکاری مافەکانیان بێ و بەدڵنیاییەوەش کە ئەم وتارەی جەنابی سەرۆک بافڵ ڕنگدانەوەی خۆی هەبووەوە ڕۆژانە من دڵیان بەشێکی زۆر لە پێکاتە جیاجەکانی شاری مووسڵ و پارێزگای ناوە بەگشتی دەوروبەری متابعی کار و چالاکیەکانی سەرۆک بافڵ دەکەنەوە کە دەیبینن بەشێکە لە چارەسەکردنی کێشەکان و کە دەبین سەردانەکانی بۆ بەغا ئەمە دڵنەوایەک و دڵخۆشیێک بە پێکاتەکان دەدا. بەڵێ زۆر ڕات ناگرم بەڕێز کاکارا سەزانم بەهۆی وردەکاریەکانی هەڵبژاردنەوە ماندووی سوپاسی شتەکەی کە هاتی دەستۆ دوێ هەولێر ڕێگاکەت ئەوێ نەبوو سپاسکەزانەی خۆشەویست ئەوە بڵێم بێ سەردانی شاری مووسڵیش بکەیت ئەوڵا بە ئەکیدی دێم ئینشاءڵڵا فەخرە جەنابەت لە هەر شوێک بێزانم گوڕوتینی زۆری لێ دروستەکەی منش حەزم لەو ئیشە گەنجانە و ئەو حەماسەتە نیشتیمانی و کوردانەیە لەناو کارەکاندا. کاک ئاراست لە دوجار ئەمەوە پرسم ینی چەند گرینگە یەکێتێکی بەهێز لە بەغدا بێت بۆ هەموو ئەو ناوچانەی کە کێشە و گرفتیان هەیە بەدڵنیاییەوە ئەو کێشان ئەم ناوچانەی کە کێشیان هەیە بە یەکێتێکی بەهێز چارەسەکردنی کێشەکانە بۆ نمونە گەرباز بکەین ئەگەر یەکێتی بەهێزبی لە بەغدا بچی بۆ لای وەزیرەکەی پێکاتەی سونە هەر ڕێزی لێ دەگری و پێکاتەی شیعەش هەر ڕێزی لێ دەگری وەگەر برا مەسیحیەکانیش وەزارەتەکیان هەبیان هەر پۆستەکیانی ڕێز دەگری کەواتە بۆ هەر کێشەیەک ئالۆزیەک چەند معقەدبی و چەند ئالۆزبی
ئەمەی کە دەتوانانی چارەسەری کێشەکان بک بەهۆی ئەم پەیوەندی بەهێزە یەکێ دژمانی کوردستانە کە خۆتان دەبینن جەنابی سەرۆک باڵ کە دەچی بۆ بەغا هەموو پێکاتەکانی سونە و شیعە لە ڕۆژێکە هەموو سەرکردە سیاسی گەورەکان هێزە گەورەکان لە یەک ڕۆژە هەمویان دەبینێت دواتر دێتەوە سەرۆکی حکوومەت و سەرۆک کۆمار و سەرۆکی ئەنجومەنی دادوەری دواتر دێتەوە بۆ سەرۆکی پێکاتەکان مەسەلەی براتورکمانەکان برامەسیحەکان کەواتە ئەم ڕۆڵە گەورەی یەکێتی نیشتمانی کوردستان بە بەهێزبوونی یەکێتی نیشتمانی کوردستان بە زۆر دڵنیایەوە ئاسانتر کارەکان و کێشەکان چارەسەر دەکرێت بە تایبەتی بۆ ناوچە جێناکەکان بۆیە کۆمەڵانی خەڵکی ئەم منتیقەیەوە کۆمەڵانی کوردستانیانی ئەم منتیقەیە لە ناوچە جێناکەکان زۆر بڕوایان بە یەکێتی نیشتمانی کوردستانەوە چۆن لە ئەنجومەنی پارێزگا زۆرینەی ڕهای دەنگەکانیان بە یەکێتی نیشتمانی کوردستان لە ناوچە جێناکەکان دڵنیام لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی هەمان بتمانە دەن و ڕۆلی سەرۆک باڵیان لاپەسەندەوە ڕێبازەکە یەکێتی نیشتمانی کوردستان و بەڕامەکە یەکێتی نیشتمانی کوردستان و مادڵنیان دەکەنەوە یەکێتی هەر بە گڕوتینە دەبێت و یەکێتی بەهێز و بەهێزترش دەبێت لە بەغدا بۆ داکاری ئەساسی مافی گەلەکەمان و پێکاتی جیاجیەکە. زۆر سپاس بۆ بەڕێز ئاراس محەممەد ئاغا لە پرساوی مەڵبەندینەی نەوای یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری هەولێرەوە لەگەڵ مابووی سپاس بۆ تۆ هەر سەرکەوتوبی کاگاراس خۆشەویستیش زۆر سپاس. بەڵێ تەوەری یەکەم لەگەڵ بەڕێز ئاراس محەممەد ئاغا باسی ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستانمان لە پارێزگای نینەوا کرد و کێزێکی سەرەکی بە تایبەتی لەوێ کۆمەڵک کێشە و گرفتی گەورە لە هەیە و خەڵکێکی زۆر کێشە و معاناتی هەیە بە تایبەتی لە پێکاتە جیاجیەکان. تەوەری دووەممان ئەمڕۆ نەتیجە یان ئەنجامی زانکۆلایەن ڕاگەاندرا کە چارەنووسی هەزاران خوێنکاری تێدا دیاری کراوە دوای ئەوەی کە خوێنکاران ساڵانێکی زۆر هەوڵەدەن ئەخوێنن دوجار لە پرۆسەیەکدا دەستەکەن بە وەکو لای هەمووتان ڕوونە تاقیکردنەوەی ئەو نمرەیە بڕیارەدا لە چارەنووسی ئەو خوێنکارانە و لەسەر ئەساسی ئەو نمرەیە ئەمڕۆ بڕیار دراوە کە کام خوێنکار لە کام کۆلێژ و خواستەکەی لەگەڵ نمرەکەی تێکەڵ کراوە ئەوەی جێگەی سەرنجە لە ماوەی ڕابردوودا وەزارەتی خوێندنی باڵای حکوومەت هێرێمی کوردستان زۆر بە تۆکمەیی ئەم کارانەی بردۆتە پێشەوە و ساڵانی ڕابردوو ڕەنگە مدەتێکی زۆری پێویست بوو بێ بەڵام لەم چەند ساڵی ئەخیردا بە تایبەتی بە هەوڵ و جوهدی وەزیری خوێندنی باڵا بابەتەکە زۆر زەی دڵخۆشیە هەموو وەڵام و هەموو دەستنیشانکردن و هەموو پەڵپ و پێداچوونەوەکان بە شێوەیەکی ئۆنلاینە. من میوانێکم هەیە دکتۆر توانانەجە ڕێوبەری گشتی دیوانی وەزارەتی خوێندنی باڵا لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. دکتۆر توانە سڵاو لێبێم کاتت باش من ئەمەوێ باسی ئەوە بکەین کە ئەمڕۆ چارەنووسی هەزاران خوێنکار لە ڕێگەی زانکۆلاینەوە دەستنیشان کرا و دیاری کرا. ئەمە پرۆسەکە گەر بە کورتی بۆم باسکە ینی بۆ من وەکو ڕۆژنامە و زێ سەرنجە جێگەی دەستخۆشیە ینی بەو شێوازە تۆکمەیە ئەگەر بکرێت سەرەتایەکمان بۆ باسکی دوای هەندێک پرسیاری دیکەمە بێ. سەرەتا سڵاو و ڕێزم هەیە بۆ کاکزانەی بەڕێز سپاس بۆ دکتۆر بۆ کورساتی خۆشەویست کورسات نیوز بۆ بینەرە بەڕێزەکانتان ماندوو نەبن ئەزانم خەریکی بانگەشەن و خەریکی هەندێک کاری ئێوەشەکی دوانە سەرکەوتتان بۆ خوازم واجبە لە سەرمان و ئیشمان بۆ سەرکەوتنی لیستی ژمارە 222. کاکزانەجان ئەوەی بە جەنابە باسی کرد بەڵێ ئەمە کارێکی نوێ نییە. جەنابی وەزیری خوێنی باڵا و توێژینەوەی زانستی سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە بە تیمە کەشمانەوە با بڵێن هەموو بەڕێوەبەرە گشتیەکانی ناو دیوانی وەزارەت سەرۆک زانکۆ بەڕێزەکان ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان نردوینی سیاسەتی ئەو جێبەجێکەین. سیاسەتی ئەویش خزمەتی گشتیە نە خزمەتی یەک ڕنگ یەک دەنگ یەک ناوچە ئیلا ئاخری کە بیژمێرین. لەبەرەوە جەنابی وەزیری خوێنی باڵا لە سەرەتای دەست بەکاربوونی کاکتۆر ئارامەوە لە ساڵی 2009 تا ئەمڕۆ کە بە ڕێزان وەزیرن و ئیعلانی کردووە هەمان سیاسەتی بەکارێنە. سیاسەتەکەی چیە؟ زۆر سانایە کردنەوەی پێدانی بچووکترین ماف بە قوتابیان و خوێنکاران بۆ خوێنکارە بە ڕێزانێک کە لە قۆناغی دوانزەوە ڕوو لە وەزارەتەکەمانەکەن بۆ ئەوەی بتوانن سەرجەمیان دەرفەتی خوێندنیان هەبێ. لەوانەیە جەنابی وەزیری خوێنی باڵا دەسەڵاتی ئەوەی نەبێ یان کاری ئەو نەبێ سەرجەمیان دامەزرێنێ بەڵام خۆ ئەتوانێ کورسی بۆ هەموو
ئەو دەرچوانە بۆ بەرچاوڕوونی بەڕێستان کە ئەمڕۆ لە کۆنگرە ڕۆژنامە نووسەکەشە جەنابی وەزیر خۆی ئاماژەی پێدا هەموو ساڵێکیش نزیکی 10,000 کورسی زیاد زۆر سپاس بۆ سەرۆکزانکۆ بەڕێزەکانش بەڕاستی ئەوانش زۆر هاوکارمانە لە ئەنجومەنی وەزارەت شکە لە کۆتاییە ئەرکەکە چێتەوە سەر زانکۆکان بەڵام جەنابی وەزیری خوێنی باڵا سیاسەتی خۆی بوو ئەڵێ نابێت هیچ مناڵێک لە قۆناغی دوانزەوە دێتە وەزارەتی خوێنی باڵا کورسی بۆ نەمێنێت ئێستا ئەم ساڵ بەڕێز دکتۆر توانە بەڕێز دکتۆر توانە ئەم ساڵ بەپێ ئەو سیاسەتی کە بەڕێز وەزیری خوێنی باڵا وەزارەتی خوێنی باڵایەتی هیچ کەسێک لە دەرچوانی پۆلی دوانزە بێ کورسی ئەمێنێتەوە؟ نەخێر لە ساڵی 2009ەوە هەتاوەکو ئەمڕۆ هیچ کەسێک بەبێ کورسی نەبووە تەنها یەک ساڵ نەبێت ئەویش دڵی جەنابی وەزیر نەبوو بە خۆشحاڵیەوە ئەویشی چاک کرد تەنها 3% ئەو دەرچوانی کە پێشکەشیان کردو ئەمڕۆ لە پرزنتیشنەکەدا بە جوانی دەرکەوت ئەوانە ناویان دەرنەچوو ئەوش بۆی ئەو هەڵەیەک لە فۆرمەکان ئەو شوێنەی پڕ نەکردوەوە کە دەرەجەکەی لێوەردەگیرێ یان لە سنتەرێک پڕی کردوێتەوە با بڵێن بە شێوک لە شێوک هەڵەیەکێ ئەوانش بۆ بەرچاڕوونی بەڕێستان و بینەرانی بەڕێز ئەوانش کورسی حازرە بۆیان بەڵام بە پێی دەرەجەکانیان ئەتوانن دەو شوێنانە وەربگیریان سەردانی تۆماری گشتی زانکۆکان بکەن بۆی ئەوانش ئەم ساڵ و حاڵەتە هەیە بۆی ئەو سوتەفاهمانە لە سەدا 97 هیچ کێشەی نییە تەنها لە سەدا 3 ئەوانی کە تەقدیمان کرۆ بۆ زانکۆلان ناویان دەرنەچوە بە هەر هۆکارێک بێت ئەوەش هەر لە ئەستۆی ئێمەیە بەسەر چاو هۆکارەکەشیان بۆ چاکەکەین و دەرەجەکانیان لەو شوێن لەکوێ وەرگیرا بێ ئەو بەڕێزانش ئەتوانن بڕۆن لەوێت دەست بە خوێندن بکەن. بەڕێز دکتۆر توانە بابەتێکی دیکە هەیە ئەوەی مەسەلەن مەسەلەی خواستەکە زۆر جار کەسێک دەڵێت من داوای ئەو بەشانەم کردبوو بەڵام ئەو بەشی خواستی دڵی خۆم بۆ ناتوە تۆ ڕەنگە ئەمە وای لێ بکە کە دووچاری مەسەلەن بێتاقەتیەک بێ ئەمە تا چەند ڕەچاو کراوە و لە ناو چوارچێوەی سیستمەکەدا چارەسەری بۆ جێکراوەتەوە. کاک زانای بەڕێز بۆ جەنابتان و بۆ بینەرانی بەڕێز و بۆ کورسان نیوزی خۆشەویست بە هیچ شێوەیەک ئەم سیستەمە بە هیچ شێوەیەک جەنابی وەزیری خوێنی باڵا لە دیوارێکەمەوە لە ساڵی 2009 تا ئەمڕۆ بە هیچ شێوەیەک بە پۆینتێک دەستکاری دەرەجە و مەقعدی یەک کەس نەکراوە. دادپەروەرترین سیستەم کە من بیزانم لەوانەیە هەبێت لەمەش باشتر من نەیزانم لە ناو حکوومەتی هەرێمی کورسانە سیستەمی زانکۆلاینە بە هیچ شێوەیەک مناڵێک بە پۆینتێک ئۆ یەک پێش کەسێککە ناکەوێت بەڵام ئەوەی کە جەنابتان ێڵێن ئەگەر خواستی خۆی نەبوو بێ کاک زانە خواست بە نمرە ئەپێورێت دانی با بڵێن دەستەمی زانکۆلاینە تەنها میزانەیەکمان هەیە چەند مەقعدێکمان هەیە کورسی پەسەندکراوی زانکۆکانە کە ئەڵێ من ئەتوان وەرگرم لەگەڵ ژمارە ئەو تەلەبانە و دەرەجەکانیان کە پێشکەشەکەن میزانەکە لە شوێنەکە ئەوەستێ بۆ نمونە ئەوەی بەڕێستانێ بڵێن زۆر دروستە ئێستا خۆشم بەڕاستی لە سۆشیال میدیا بینیم یەکێک بە حوت لە خوێندنێکی ئاساییەوە بۆتە پارەڵاو ئەی دەیکات زانانجان هەر ئەبێ لە پۆینتەکە بۆستێ یعنی ئێمە نەمانوتووە هەتا بە دووپاتی ئەوش کرد شایەتی ئەوش بدەم کە جەنابی وەزیر هەوڵیدا بە تایبەتی لە کۆمەڵە پزیشکەکانە بە پۆینت نەبێ یعنی هەوڵ بدەی مەقعدەکان بە شێوەیەک بێت بچێتەوە سەر دەرەجە بەڵام دڵنیاتەکەم نە بە پۆینت نەمە مەقعد نە بە هیچ شێوەیەک جەنابی وەزیری خوێنی باڵا تەداخلی ناکە و هەر سەیریشی ناکات تەنها عەدەدا ئەڵێت چەند عەدەد وەرگیراوە چۆنە حەقی تەلەبەکان دراوە هەمووی وەرگیراوە ئەوە بابەتە گرنگەکان لای بەڕێزە. زۆر باشە باسی بابەتێکی تری کرد بەڕێز جەنابی وەزیر کاک دکتۆر توانە باسی لەوە کرد بەڕێز دکتۆر ئارام کە نانوێ خوێنی پاراڵێل بمێنێ ئەمە چۆنیە بەڕاستی مەسەلەن ئەتوانن بە چ میکانیزمێک ئەوە نەهێڵن. وەڵا ئەمە شەر نوێن نییە کازانە هەر لە سەرەتای دەست بەکاربوونی بەڕێزیان هەستی کرد یعنی با بڵێن خوێندن بە پارە تقریبان بەو شێوەیە شەرحیەکات لەگەڵ سیاسەتی یەکێتی نیشتیمانی کورسان و لەگەڵ سیاسەتی حیزبێکی سۆشال دیموکرات و کۆمەڵێ باگراوندی هەیە خۆی بەڕێزیان لێکی دایەوە کە ئەمە شتێکی باش نییە لەبەرەوە هەر بەبێ دوودڵی ینی بەبێ پەرس بەبێ دوودڵی بەبێ ئەوەی ما بڵێن هیچ داواکاریەکە بێ بەڕێزیان و ئەنجومەنی وەزارەتی بەڕێز بڕیاریاندا جەنابیان سەرۆکی ئەنجومەنەکەیە بڕیاریدا لە ساڵ 45
لە پارەی پارەڵەڵ بۆ سەررجەم خوێنکاران و قوتابیانی هەرێمی کوردستان بشکێنن کازانە ئەم بڕارە برارێکی بەڕاستی بڵێم زۆر جەریانە بوو زۆر بێرانە بوو چکە بەڕێستان نەزانن بەڕاستی 45% پارەی پارالێڵ کازانە زۆر ینی ئەگەر بە ژمارە بێتانە چیتە بەردەم حساباتەکە نازانی چەند زۆرەوانە دکتۆر حساباتەکە لای منە حساباتەکە لای منە زیاد لە 50 بۆ 6 ملیار دینار بەبێ ئەوەی بزانێ بۆ جیرفانی چێچێتەوە ینی فەقیرە دەوڵەمەنە پارتیەکێتیە نازانم کریسیان یا مسلمانە بەبێ جاکاری ئەم بڕیاری داوە سەبار بە پرسیارەکەی بەڕێزیشتان دروستە لە ساڵی 21ەوە جەنابی وەزیری خوێنی باڵا خۆی نێتێکی هەیە هیوادارم نیکە لەوانەی شەبیکە جەنابەڵی خۆزگە بیکردایە بڕیاری داوە کە پارەڵەڵ نێڵێ پارەڵ نێنێ دوو لایەنە کەزانەجا لایەنێکی کەشمان هەیە ئێمە با بڵێن کۆستلیە تو ئەم ژمارە زۆرەیتە لە بەوەرەگری وایە توانەی زانکۆکانیشەوە نەمەحدودە پاران نادرێتەوە کە زانەجان ئێمە کێشەکەمان ئەوەیە بەداخەوە ئەو قسەکەم تەمویلی زانکۆکان نەبووە ئێمە داها زانی چۆنە باڵێن بە زمانێک کردوکە ئارام باسیەکە یانی زۆر تەشبیهێکی جوانە ئەڵێ ئێمە بە گوێنی پارەکەی ئەبینەوە بە علاگە ناماندنەوە ینی لەبەر بە برارێکی ئەنجومەنی وەزیران و بەسپاسەوە بۆ وەزیری دارایش کەوا هەفتا لە سەدی داهاتی زانکۆکان بۆ خۆیانە لە بەردەستخواانە بۆ خەرجی زانکۆکە بەکاردێ نەک بۆ بەردەستیان و بۆ مختبەراتەوە ئاوە کارەبایە پاکردنەوەیە باخ و باخاتیانی شتەکە زۆر زۆر ئەگەر بیژمێرم لەوانێ سعاتێکم پێ بچێت بەڵام بە هەمان شێوە دیوانی وەزارەت 45% بۆ ئەدرێتەوە بەردەستی جەنابی وەزیر لەو 45 کارزانەجان دڵنیاتەکەم ساڵی پارنزیکی ملیارێک و 200 میلیۆنی بەردەستی خۆی دیسانەوەدایەوە بە کەلوپەل و بۆ بەشە ناوخۆیەکان و بۆ مختبەرەکان و بۆ نازام چی بڵێ ئەنجا بۆ چیمان نەداوە ئەو قایمەکەم لایە حەزی دوای بۆتانە نێرم بزانە هەتا لە پارەی دیوانی وەزارەتیش لە زاخۆ بۆ خانەقین بەبێ جاکاری هاوکاری زانکۆکانی دەبەرەوە یەکێک لە سەرچاوەکانی ئەو داهاتش پارەی پارەڵەڵە یعنی هەم باشە هەم خراپە کە زانەجان ئەگەر پارێ بۆ نمونە ئەوەی بەڕێستانەڵێن ئەگەر جەنابی وەزیری خوێنی باڵا بڕیاردا پارەڵەڵ نەیاڵێت ئەمە بڕیارێکی تەندروستە کارێکی زۆر باشە بەڵام ئەو کاتە ژمارەی وەرگرتنی خوێندکارانی حەقیقی زانکۆکان ناگاتە 30,000 ئەی لەم لاشەوە نزیکی 30,000 کەس بێبەشە بێ لە خوێندن یعنی ئەتوانین بڵێن ئەمڕۆ نزیکەی چەند هەزار خوێندکار بەپێ ئەو سیستەمە وەرگیراون بەڕێز دکتۆرتوانە وەکو دووپاتکردنەوە نسبەیە کاکزاناجە هەر نسبەیە باڵێن بە ڕێژەیە بۆ نمونە 30% لە کۆریژە پزیشکەکان 10% ئەنە بە کۆی گشتی مەبەستمە ببورە بە ژمارە نازانم وەکو کۆی گشتی لەبەرەوە حاڵەتی کە ڕووی داوە عەدەدێکم لا بوو ناتوانم ئەو ئەڵامە بدەمەوە تقریبان ئێمە ئەتوان بۆت حساب بکەم ئێمە نزیکی 6,000 خوێنکارمان هەیە لەو 6,000 113,500 پاڵپشتی دارایی وەرگرت کەواتە ئەگەر ماینەسیکەین نزیکی 47,000 خوێنکارمان هەیە ئێواران و پارەڵاڵ یعنی ئەمە نەتیجەیە ینی لە نژێکی خۆمە لە ناکاوەستە دروستم کرد ئەجناگەر پاشان هاوکارتە بم ئێمە 47,000 خوێنکار و قوتابی لەبەر ئەوەی پاڵپشتی دارایی وەرنەگرتووە یان پارەڵەڵە یان ئێواران بەڵێ بەڕێز دکتۆر من زۆر کاتی جەنابەت ناگرم بەڵام دەمەوێت ئەوەم پێ بڵیت چ دڵنیایەک دەدەنە خوێنکاران ئەوانەی کە ئێستا گرفتێکیان هەیە لە سیستەمی زانکۆلاینیان پەڵپێک شتێکیان حاڵەتێکیان هەیە چ دڵنیایەکیان ئەدەنێ وەکو وەزارەت خوێنی باڵا دڵنیایی تەواویانە دێنە هەر کەسێک هەر کێشەیەکی هەبوو سەردانی تۆماری گشتی زانکۆکان کە بۆی چارەسەرەکەن ئەگەر بۆیان چارەسەر نەکرا براتان لە وەزارەتی خوێنی باڵایە برای بەڕێزم کاکتۆر خەتا بەڕێوەبەری گشتی خوێنکارانە و لەسەر سیستەمی زانکۆلاین ئیش ئەکات و باڵێن تقریبان عید بە فەرمانگەکەی ئەوە ئەتوانن سەردانی دیوانی وەزارەت یا وەزارەتی خوێنی باڵا بکەن لای بەڕێز دکتۆر خەتاب یان لای بران یان لە تۆماری گشتی زانکۆکان هەر کەسێک لە هەرێمی کورسان هەر کێشەیەکی بوو بۆ زانکۆلاین ئێمە هاوکارە بین و بەسەر چاو دڵنیایی تەواوە دێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر توانانەجە بەڕێوەبەری گشتی دیوان وەزارەتی خوێنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بە سوپاسێکی زۆر و بەڕێزیان لە شاری ولێرەوە لەگەڵ مام
بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردنەوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.